سەرۆکی ئەنجومەنی پشتیوانی تەوتین لەبارەی ئەنجامی هەڵبژاردن پامێک بڵاو دەکاتەوە. ستاندار هۆکاری سەرەکی لە دەستدانی کورسیەکی کورد لە کەرکووک ئاشکرا دەکات. بەهۆی کەم تەرخەمی حکوومەتی هەرێم مەترسی فەوتانی دوو موچەی ئەم ساڵ هەیە. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی ئەنجومەنی پشتیوانی تەوتین کە لە پارێزگای هەولێر بە لیستێک بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی کرد ڕایگەیاند ئێمە لەو هەڵبژاردنە سەرکەوتوو نەبووین، بەڵام لەسەر ئاستی لیستە تاکە کەسەکان لە عێراق توانی ومانە لەی دووەم بەدەست بهێنین لا دەرەوەی حیزب و هاوپەیمانیەکان وتیشی بەڵێن دەدەین لەسەر ئەو ڕێگای گرتومانەتە بەردەوام بین بۆ داکۆکیکردن لە موچەخۆران و فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەرەوەی پەرلەمانی عێراق. دکتۆر ڕەعەت وتیشی ئێمە لە ساڵی 2010ەوە هەوڵ دەدەین هاوپەیمانەتیەک لە نێوان بەرەی ناڕازی کوردستان دروست ببێت، بەڵام بەداخەوە لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکان وەک پێویست بەدەم بانگەوازەکەەوە نهاتن و دڵنیا بن لە داهاتووشدا هەوڵەکانمان بۆ ئەم مەبەستا زیاتر چڕ دەکەینەوە. ئەنجامی بەرای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەمبوونەوەی ژمارەی کورسیەکانی کورد لە کەرکووک لە بەرژەوەندی پێکهاتەی عەرەبی دەرخست کە کورد بە فرەلیستی بەشداری تێدا کرد، ئەوەش کاردانەوەی جیاجیای لێکەوتۆتەوە. لە بازنەی کەرکووک لایەنە کوردیەکان بەسەر 5 لیستدا دابەش بوون کە پارتی و یەکێتی و نەوەی نوێ و سۆسیالیست و بەرەیگەلی لە هەورشێخ زەنگی بوون کە ئەوە هۆکاری سەرەکی لە دەستدانی کورسیەکەی کورد بوو لە پارێزگای هەولێر. ئەنجامی بەرای هەڵبژاردن دەری دەخات کورد لەو پارێزگایە 5 کورسی بەدەستهێناوە، 4 کورسی یەکێتی و کورسیەکیش پارتی. لە کاتێکدا لە هەڵبژاردننی ڕابردوو کورد خاوەنی 6 کورسی بوو، لە بەرامبەردا پێکهاتەی عەرەب کورسیەکانی گەیاندە 5 کورسی، لە کاتێکدا پێشتر خاوەنی 4 کورسی بوو. هەروەها تورکمان 2 کورسی پارێزگاکەی بەدەستهێنا. سەرەڕای ئەوەی لە ناوەڕاستی مانگی ئازدا نزیک دەبینەوە، بەڵام تاوەکو ئێستا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی نوێیان وەرنەگرتووە و تاوەکو ئێستاش چارەنووسی ناردنی موچەی مانگی نۆ دیار نییە. بەو پێش بێت مەترسی لەسەر فەوتانی دوو موچەی کۆتایی ئەم ساڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بووە. هاوکات سەرەڕای مەترسی فەوتانی دوو موچە حکوومەتی هەرێم تاوەکو ئێستاش ئامادە نییە 120 ملیاری داهاتی ناوخۆڕادەستی بەغدا بکات بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری خەرجکردنی موچەی مانگی نوێی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات.